بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. طبعا ما وصياني ما زور خوش حالين لخدمة جنابتنا أبو برنامج شيرين شاية كم جالشة بخدمتنا جين لنا أو برنامج خوش حالين لما مانجا مباركي مولودي بيغمر صلى الله عليه وسلم أو رواني كزور ضرورة مسلمانان بزانن لا ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەچی بۆ چونکە هەندێک ڕووی ڕەحمەتی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم حتا لە سیرەشە هەندێک جار لەم زمانەی خۆمانە زۆر تیشکی ناخرێتە سەر ضرورە ئێمە ئەوە بزانین و سەرەتا حەزەکەم پێت بڵێم لە مانگی مەولود و مەشروعیەتی یادکردنەوەی مانگی مەولود و مەولودی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و تەئسیر و کاریگەری ئەم یادکردنەوە و بیرخستنەوەی خەڵک لە سونەتەکانی پێغەمبەر و ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئایا چه سوود و چه بەرژەوەندیەکی دنیا و قیامەتی ئێمەی موسڵمانانی تایە فەرموون. بەناوی خۆی گەورە و میهرەبان، هەزاران درود و سەڵات و سەلام و خێر و فەڕ و بەرەکەت ببارێ بەسەر گیانی پێغەمبەری ئیسلام سەیدنا محەممەد عليه ئەفضەل الصلاة والسلام. یەخوا بەخێر بێن، هەردەم میوانی دڵخۆش و ڕووخۆش و دڵگەشی ماڵەکانمانن. دیارە خۆی گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت وما كان الله ليعذبهم وأنت فيهم وما كان الله معذبهم وهم يستغفرون. خۆی گەورە سبحانه وتعالى قومێک ئازار نادا، قومێک سزا نادا لە بەرامبەر گوناهەکانیان مادام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ناویاندا بێ، و قومێکیش سزا نادا کە بەردەوام داوای لێبوردن بکەن لە خۆی گەورە. هەڵوێستێ بکەین لە سۆنگەی ئاەتەکەی کە ئەفەرمێ وأنت فيهم، واتە خۆی گەورە قومێک سزا نادا کە پێغەمبەری خوا لە ناویاندا بێت. دەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 63 ساڵ تەمەنی بووە، 23 ساڵ پێغەمبەرایەتی کردووە، دواتر وەفاتی کردووە و هاوڵانیش هەرماونەتەوە. ئایا چۆن ئەمە بەرجەستە بکەین؟ چۆن لە ناومانە بێ؟ ئێستا کە ئێمە تیایی ئەدوێین لە ساتی دوای وەفاتی ئازیزمانەوە سەلامی خوای لەسەر بێ، وأنت فيهم يعني وأخلاقك فيهم، ئەتوانین وا ڕاوی بکەین خوا سزای قومێک نادا مادام ئەخلاق و ڕەوشت و ڕەفتاری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ناو تاک و خێزان و کۆمەڵگاکەیاندا ڕەنگ بداتەوە. هەرگیز خوای گەورە ئەم قەومە سزا نادا مادام گەنجەکانیان لەسەر ڕاڕەوی و ڕەوشتی پێغەمبەری خوا بڕۆن عليه الصلاة والسلام، ئافرەتانیان پابند بن بە پەیامی سەروەرمانەوە درودی خوای لەسەر بێ، کۆمەڵگا پابند بێ بە یاساکانی ئیسلامەوە، دەسەڵات پابند بێ و ڕێز بگرێ لە پیرۆزیەکان. خوای گەورە سزای ئەو قەومە نادا وەک چۆن سزای قەومێک نادا کە بەردەوام تەوبە بکەن و ئیستیغفار بکەن. لەم سۆنگەیەوە پێویستە ئێمەی مسلمان هەموو ساتێکی ژیانمان لە خزمەت پێغەمبەری خوادا بژین، و هەر هۆکارێک نێزیکمان کاتەوە و بیرمان بێنێتەوە بە ڕاڕە و ڕێبازی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بیگرینە بەر. وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بۆیە من پێم وایە لەم سەردەمەیە کە سەردەمی بۆنەکانە، سەردەمی بۆنە، ڕۆژی دایک، ڕۆژی باوک، ڕۆژی هاوسەرگیری، ڕۆژی خۆشەویستی، 1001 دانە بۆنە و خۆشەویستی دانراوە کە خەڵکی پێوە سەرقاڵ کراوە. بەڵام ئێمەی مسلمان ئەتوانین لە خزمەت سەروەری سەروەرەکان، سەرداری سەردارەکان، پێشەنگی پێشەنگەکان، پێشەوای هەموو مرۆڤایەتی پێغەمبەری ئیسلام کە ڕەحمەتە بۆ جیهان عليه الصلاة والسلام بژین لەگەڵیا، بژین لەگەڵ لەدایک بوونیدا، ئەو مانگی لەدایک بوون، بژین لەگەڵ ئیسرا و میعراجیدا، بژین لەگەڵ ئیزهاری دەعوەیدا، کەی دەعوە بانگەوازی ئاشکرا کرد بیکرێتە بۆنەیەک کە تا ئێستا باسی لێوە ناکەین، و هەروەها لەگەڵ کۆچکردنیدا کە سەری ساڵی کۆچی دێ، لەگەڵ جەنگەکانیدا پند وەربگرین، لەگەڵ سڵح و ئاشتەوایەکان ئەوایە سڵحی حودەیبیە بکرایەتە مەرکەزێکی گەورەی پێکەوە ژیانی هەموو چین و توێژەکان کە تا ئێستا نازانین لە چ شوێنەکە کات و سات و بۆنەکەی. یا دەستوری مەدینە، دانانی دەستوری مەدینە، فەتحی مەککە بەو هەموو لێبوردەیەی کە تیایدا بوو، هەموو ئەم وێزگانەی ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شیاوی ئەوەن کە ئێمە پند و ئامۆژگاری لێ وەربگرین، دانانی بەردەڕەشەکە حتا بەر لە پێغەمبەرایەتەکەی. بۆیە
ئەگەر هاتو لەگەڵ خودی پێغەمبەری خوادا نەبین صلی الله عليه وسلم بەجەستە و لە ڕووی معنەویەوە دەتوانین وأنت فيهم کە پێغەمبەری خوا لە ناومانە بێت وفيكم رسوله ئازیز لە ناوماندا بێت یعنی بەکردەوەکان بە ڕەفتارمان بە ژیانمان لەگەڵ ژیانی ڕاستەقینەی خودی پێغەمبەری خوادا بین صلی الله عليه وسلم کە ئەمەش وامان لێ دەکا نەک هەر لە مەولوددا بەڵکو لە هەموو وێزگەکانی ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو دۆستان و ئازیزان بەخەبەر بێنینەوە و هەموو دۆستان و ئازیزان بەرەو ئەم کانیاوە شیرینە بین ئەم بارانە ڕەحمەتە بین ئەم گوڵزاری بەهارە بین و خۆمان بۆن خۆش بکەین لە هەموو وێزگەکانی ژیانی ئازیزماندا صلی الله عليه وسلم. مامۆستا لایەنێکی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم کە کەم سوودی لێبینراوە یا کەم قسەی لەسەر کراوە ئەویش ڕووخۆشی پێغەمبەر صلی الله عليه وسلم فێربوونی سوعبەت و قسەی خۆشی مباح کە دروست بێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن سەحابەکان ئەمەیان وەرگرتووە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئایا مجتەماعی مەدینە کۆمەڵگای ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم مجتەماعێکی ڕقاوی تند و تیژ گرژ و مۆن لەگەڵ یەکا سوعبەت نەکردو لەناو خێزانە تند و تیژ و بەڕاستی یعنی بە شێوەیەک مامەڵەیان کردو کە بێزار بن لە مێردەکانیان کە سەحابی گەوری پێغەمبەر صلی الله عليه وسلم یاخود نەخێر ئەمە کۆمەلگای مەدینە نەبووە و کۆمەلگایانیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دروستی کردووە. خودی خۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەسایەتیەک بووە بە پێی منهەجی وحی ڕۆشتووە بەبێ ئەوەی لادان و انحراف لە ژیانی ڕەسوڵ اللهە هەبێ صلی الله عليه وسلم چکەوە معسووم بووە لە هەمان کاتیشا کەسایەتیەک بووە کە خودی خۆی سوعبەتی کردو قسەی خۆشی کردو ڕووی خۆش بووە ڕووگرژی لێ نەبینراوە هەر کەسێک وەکە فەرمێ ئەگەر معبەدە فەرمێت ئەگەر لە دوورەوە پێغەمبەرە ببینایە صلی الله عليه وسلم هەیبەتی هەبوو سامی هەبوو بەس کە نزیکە کەوتەوە سەیری ناوچاوی پێغەمبەر دەکرد صلی الله عليه وسلم یەکسەرە چوە دڵی خۆشەویست چکە زۆر ڕووی خۆش بوو ڕووی گەشت بوو. ئایا ڕووخۆشی و سوعبەتکردن سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یاخود زانایان و دۆستانی خوا چۆن باسیەکەن؟ لە ڕاستیدا بە ئاەتێکی قورئان دەست پێ دەکەم کە ڕاستەوخۆ ئاخاوتن و وەسفکردنی پێغەمبەری خوا دەکا عليه الصلاة والسلام کە دەفەرمێ وەلەو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك ئەگەر دڵڕق بوویتایە ئەگەر هاتوو قسەڕق بوویتایە ئەگەر زبر بوویتایە لە مامەڵەدا وشکە ساڵیت بەرپا بکردایە هەرچی خەڵکە لێ دوور دەکەوتەوانی بۆیە دەفەرمێ فبما رحمة من الله لنت لهم ئەوە ڕەحمی خوایە کە توی هەڵبژاردەوە کە توی کردوتە پەیامبەر وەلەو سۆنگێ شەوانی دنیایەکی لە میهر دنیایەکی لە نەرمونیانی دنیایەکی لە پاکی چونکە دڕق بەڕاستی خەڵک لێی دوور دەکەوێتەوە. ئێمەش ئیشمانەوەیە کە بە خەڵک بڵێن تعالوا إلى كلمة سواء بيننا ئەگەر ئێوە بانکەین بۆ لای ئێمە خۆ ناکرێت ڕوومان خۆش نەبێت لەگەڵیا كلمة سواء مامۆستا یعنی ئەو شتێکە مشتەرەکە لە بینی تۆ ئەی مەسیحی ئەی جوولەکە ئەی بێدین ئاینەکانی تر مسلمان هەر کەسێک نامسلمان هەچ کەسێک هەیە وەرن کاکە باوکو مرۆڤ بژین لەسەر زەویدا وەرێمە پەیامێکمان پێم پەیامەتان پێشکەش دەکەین وەری بگرن دنیا و قازانجتان دنیا و قیامەتان بە قازانج بۆ دەگەڕێ ئەگەر وەری نەگرن ئەوە ئەرکی سەشانی خۆمان جێبەجێ کردو و ئاخرەتی خۆتان هەڵی ئەبژێرن چونکە دنیا خواسە پشکی کردوین فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر. لێرەدا عەبدوڵای کوڕی حارسە فەرمێ ما رأيت رسول الله صلى الله عليه وسلم أحدا أكثر تبسما ما رأيت أحدا أكثر تبسما من رسول الله صلى الله عليه وسلم هیچ کەسم نەبینی و خەندە ئامێز بێت ڕووخۆش بێت خەندەی لەسەر لێو بێت ڕووکراوە بێت بە ئەندازەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. و صحابەی ترە فەرمێن ما رأيته إلا تبسم في وجهي نەمدیوە ئەوە پێکەنیوە بەرامبەر بە من. ئەتوانم بڵێم ئەوەی خوێندومێتەوە لە ئاینەکان و چەند ساڵێکی تەمەنی خۆممدایە بە خوێندنەوەی ئاینەکان هیچ ئاینێک نییە کە خەندە بە خێر و سەدەقە و عیبادەت دابنێ وەگەوەی کە لە ئیسلامدا بە خێر و سەدەقە و عیبادەت دانراوە. تەبەسومکە في وجه أخيك صدقة صدقة يعني خير يعني عبادات ئاینێکین خەندە خۆشی لە لای ئێمە بە عیبادەت حسێبە بڕۆ هەرچی فکر و فەلسەفەی دنیا بێنە بزانم شتی وا جوان گەوهەری وازێڕین لە فەرهەنگی ئەواندا بوونی هەیە ینی خۆزگەما بۆ کەسی کە هەموو دقەیە پێیەکەنێ حتا ڕووی خۆشە. ئیبن حەجەری هەیتەمی باز لەوە دەکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێکەنیوە و هەروەها سوبعەتی کردووە
شۆخی کردووە خەندە ئامێز قسەی کردەوە و قسەی خەندە ئامێزی سوعبەتی هەبووە بەڵێ دەڵێن هەندێک لە زانین دەفەرمونون ئەمە بەڵگەی لەسەرەوەی کە قسەی خەندە ئامێز مباحە یعنی دروستە بەڵام من حەجەر فەرمێ نەخێر مادام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە قسە و بەکردەوە ئەنجامی داوە کەواتە قسەی خۆش سنەتە قسەی خۆش خوا ڕێزاتان کا بەدوور لە قسەی خۆر لە قسەیەک کە نەشیاو بێ قسەی خۆش و خەندە ئامێز کە ئەمە لە چەندین ڕووداودا بەکردەوە پێغەمبەری خوا کردوێتی عەلەیهی سەڵاتو وەسەلام لەگەڵ هاوڕەکانی لەگەڵ ماڵ و خێزانی هاوڕەیەکی ناوی زاهیر دەبێ ئەم پیاوە خەڵکی لادێ هەر جارێک لە لادێەوە دێ عادەتەن ماست و شیر و پەنیر و هێلکە و ئەو شتانی پێ لە شاری فرۆشێ دایمە شتێک وەکو سەتڵە ماسێک کوردەواری خۆمان ئەڵێت شتێکی تایبەت دەهێنێ ئەیبا بۆ پێغەمبەری خوا وەکو دیاری صلی الله عليه وسلم حتى أفرمي فأحبه النبي صلى الله عليه وسلم لسر رفتاري أم بياو دربريني خوش يسي أم بياو بيغمري خوش عليه الصلاة والسلام خوش يبستوا شو كخوي فرمتي تهادوا وتحابوا خوش يبستوا روجك بيغمري خوا دچێتە بازار صلى الله عليه وسلم كسيرك أم بياو خەریکی شت فرۆشتنە بەڵام پیاوێک بووە زۆر زەعیف بووە دەموچاوی ئەوە نەئیشی کردووە جوانێتی تیا نەماوە یعنی خۆش کوشتوێتی سوتانوێتی ماندوو ئیشکردن زۆر ماندووی کردووە و جوانێتێکی نەبووە ئیتر خۆمە سروشتی مرۆڤەکانە لە ڕووی جەمالێکی ظاهری ئەگینا هەموو مرۆڤێک ئیحسان و ئیتقان و جوانێکی تایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەی لەم ئازیزە سەی لەم گەورەیە لە دواوە کە ئەو گەرمەی شت فرۆشتنەکە لە داوە توند باوەشی پێوەکە و هەردوو دەسی دەگرێ بەڕاست و چەپاواکە بەرمدە کەلاکاتەوە سەیرەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێدەنگ ئەبێت چونکە پێی خۆشە لە باوەشی پێغەمبەری خوادایە صلی الله عليه وسلم ئەنجا کەزانی زانیوێتی پێغەمبەری خوا هاوارەکە من یەشتەری العەبد کێ ئەم کۆیلە ئەکڕێت کێ ئەم بەندەیە ئەکڕێت مەمەسی پێی بەندەی خودا ئەویش ڕەدەکات دەڵێ ئیذەن لەتەجدونی کاسیدەن یا ڕەسوول الله ئەڵێ ئەی پیاوەی خوا هیچ پارەیەک ناکەم من ئەوە دیمەنێکی وام نییە جوان و قنجوقیت و خۆز نیم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێ ئەکەنێ ئەڵێ بەل ئەنتە غال عند الله تۆ زۆر بە نرخ و گەورە و قرس و مەزنی لە لای خوای گەورە سبحانه وتعالى ئەگەر هات و سەیری ئەم دیمەنە بکەی بۆ دەرەکەوێ کە دیمەنێکە بەکردەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتووە گەمە و سوبعەتی کردووە لەگەڵ هاوڕێیەکی خۆیدا لەگەڵ ئەزیزێکی خۆیدا کە لەوە چێ بەمانگی جارێک هاتبێتە ناو مەدینە و شتی فرۆشت بێ و پێغەمبەری خوای خۆش بێ صلی الله عليه وسلم بەسەری کردوێتەوە ئەویش ناڵێ خۆ من پێغەمبەری خوام و عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەم وڵاتە بەدەست منەوەیە و چۆنە بێ شتێ بکەم هەر لە ناو بازاڕەکەیە ئەم کارە ئەکا باوەشی پیادەکا و هاوارەکاڵێ یعنی ئەمە زانیان قسەی زۆر جوان لەم بارەوە دەڵێن کە دەفەرمون ئەمە یەکەم هەدیەکردن سەرچاوی خۆشەویستیە دووهەم بەسەرکردنەوەی یەکتری سێهەم بەرزدانانی خەڵکی بە گەورەدانانی خەڵکی بەل ئەنتە غال عند الله سبحانه وتعالى و گەمەکردن بەدەست کە باوەشی پیا کردووە هەموو ئەمانە یعنی دروستە لە شریعەتی ئیسلامدا تەنانەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام مەشهورە کە لەگەڵ خاتوو عایشەیە کێبڕکەی کردووە لە سەرەتای تەمەنەوە کە تازە هاوسەرگی لەگەڵا کردووە ڕاکردنەکە بەڵام خاتوو عایشە ئەیباتەوە بەڵام دواتر ئافرەت هەر تەبیعەتی وایە لە ماڵەوەیە زۆر جار کێشی قورسترە بێ دواتر کێبڕکەیەکی تری لەگەڵدا دەکا خاتوو عایشە فەرمێ لە بیرم چوو بوو پێشتر کە کێبڕکەم لەگەڵا کردو لێم بردوێتەوە بەڵام کە ئەو پێغەمبەری خوا لە منی بردەوە عەلەیهی سەڵاتو وەسەلام زۆر پێم ناخۆش بووە فەرمووی پێغەمبەری خوا دەستی کردە پێکەنین فەرمووی هذه بتلك ئەی عایشە لە یادتە لێ بردمەوە ئەوە حەق بە حەق و سەلام ئەڵێ دەستم کرد بە پێکەنین و پێغەمبەری خوا دەستی کرد بە پێکەنین لەگەڵی عەلەیهی سەڵاتو وەسەلام بۆیە بەردەوام خەندە و خۆشی حەزی کردو پێغەمبەری خوا لە ماڵی خۆی دابوونی هەبێ خاتوو عایشە فەرمێ سەودە لە ماڵمان بوو واتە خێزانەکەی تری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە زۆر جار بەداخەوە لە لای ئێمە باسەکرێت ئەڵێن ئەمە هەوێیە و ئەمە ئەوەیە و ئەبێ ئەم لە شارێک تر بێ ئەو لە وڵاتێکی تر بێ ماڵەکانیان لە پاڵێکا بوون خاتوو سەودە خێزانێکی تری پێغەمبەری خوایە هاتۆ بۆ ماڵیان خاتوو عایشە شۆرباوێکی دروست کردووە ئەویش ئەیبات کە خاتوو سەودە لێی بخوا ئەویش تێری خواردووە پێشتر لەوە چشتی خۆشتری خوارد بێ ئەڵێ من ناخۆم دەست خۆش بێ ئەڵێ چۆن من لێم ناوە تۆ نایخۆی ئەڵێ نایخۆم
دەستەکە بکەین ئەڵێ ئەی خۆی یاخود بیکەم بەسەرتا یا بیکەم بە دەم و چاوتا ئەڵێ من نایخۆ هەر خێرا دەستەکاتە ناو شۆرباوەکە دیارە گەرم نەبووە سارد بووە ڕێگەی هێنێ بەسەر دەم و چاوی خات و سەودەیە ئەفەرمێ وەڕەسوول الله یەضحەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبینێ دوو خێزانی مامەڵە ئەکەن یاری و گەمە ئەکەن لەگەڵ ترا دەستی کرد بە پێکەنین ئەمجا خات و سەودەوتی ئەوە تۆ لە دەستم دەرەچی خێرا دەستیایە قابلەمەکە بۆ ئەوەی کە حەقی خۆی بکاتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام قاچی دانا بۆ ئەوەی کە خات و عایشە نەتوانێ بڕوا ڕاکات لە دەستی فەرمووی وەرە سەودە تۆش حەقی خۆت کەرەوە ئەڵێ ئەویش هات ڕێک دەم و چاوی خات و عایشەی لە خواردنەوەکەوەدا حتى فەرمی وەکانە ڕەسوول الله یەضحەک پێغەمبەری خوا پێدەکەنی لە ماڵی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم گەمە کراوە خەندە بەخشراوەتەوە خۆشی کراوە تەنانەت لە جەژنا کە سەیدنا ئەبوبەکر ڕۆیش بۆ ماڵی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کچۆڵەیەک سرودی دەوت پێی ناخۆش بوو فەرمی ئەمیزمار و شەیطانی فی بەیتی ڕەسوول الله چۆن ئەبێ ئەمە لە ماڵی پێغەمبەری خوا دابێ پێغەمبەری خوا سەری بەس کردو فەرمووی دعها یا ئەبا بەکر فإنها یا معید فەرمی لی گەڕێش ڕۆژگار ڕۆژی جەژنە ڕۆژی جەژنی ڕۆژی خۆشی و خەندە و شادیەکانە پێغەمبەری خوا ئاوا بە صلی الله عليه وسلم بەداخەوە ئێمەی مسلمان ئێستش بە بۆنەی ئەوەی کە خۆمان مسلمانین خۆمان نەچین بۆ سەیران خۆمان لەناو خێزانین ئەسڵەن مامۆسایان لەناو کوردەواریە بە قسە خۆشترین کەسی ناو کۆمەلگا ناشزاون و مەشهورن دەیان گرتە و قسە و گفتی شیرینی مامۆسایان هەیە کە لە مەجلیسەکاندا لە دانیشتەکاندا باسی لێوە دەکەین بەڵام بە بۆنەی ئەوەی کە لە دەرەوەی ڕاگەاندنی دەرەوەی ئیسلام ناحەزی ئیسلام لە نامسڵمانان لە وڵاتەکانی تر یا هەڵەی مسلمان یا هەڵی هەندێک مسلمان وا دەکرێت بەردەوام ئێمە بڵێن نەوەڵڵاه وانە بەخوا ئیسلام خەندێ وڵای ئیسلام خۆشیە یعنی بەداخەوە ئێمە ئەخسۆتە هەڵوێستەیەکی بەرگریکردن مووقیفی دیفاع کە ئەمەش هەڵەیە بەڕاستی ئێمە ئەبێ ئەم جوانی و ئەم ڕەحمەتە بە هەموو جیهان ئەبێ بە هەموو دنیادا بیگەێنین پێغەمبەری خوا وا بوو عەلەیهی سەڵاتو وسەلام لەگەڵ خێزانیا لەگەڵ هاوڕێکانیا تەنانەت لەگەڵ منداڵدا مناڵەکان کۆ دەبوونەوە هی برازا و ئامۆزازاکانی فەرموو ئادەی کێتان ڕائەکاتە باوەشی منەوانێ دیارێکی ئەدەمێ ئەو جا ڕایەنەکرد بەریەکە کەوتن بە ئەرزا ئەو جا هاتنە سەر شانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئەو خۆی هەڵدا سەر شانی گۆ من گەیشتم ئەو خۆی هەڵدا ئەیگو من دەگەیشتم وەکان ڕەسوول الله یەضحەک پێغەمبەری خوا پێدەکەنی عەلەیهی سەڵاتو وسەلام ئەگەر شتێکی هەبوو بێ لە بەردەمیانە داوێتیە گەمە و سوبعەتی کردووە لەگەڵ سوهەیبدا سوهەیب نەخۆشە بێ دێ بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو کاتا پێغەمبەری خوا نانێکی لە بەردەمایە لەگەڵ قاپێک خورما نان و خورما دەخوات ئەو جا کە سوهەیب بێتە پێشەوە پێغەمبەری خوا فەرمێت وەرە نزیک بەرەوە ئودن و نزیک بەرەوە دانیشە دوایە فەرمێت کول چیتە ئەی سوهەیب بەڵێ نەخۆشمەی پێغەمبەری خوا لێ دەبخۆ دەی سوهەیبیش دەسەکا بە خواردن بەڵام سوهەیبیش ئاستێکی زۆر ڕاقی زۆر ڕۆشنبیر زۆر تێگەیشتوو ئەو جا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام دەیەوێت بە قسەی خۆش نەخۆشیەکەی لەبیر باتەوە ئەڵێ ها سوهەیب وتن نەخۆشی شمونانی باشی ژەخۆی فەرمووی بەڵێ ئەی پێغەمبەری خوا بەس بەلا ڕاستەکەمەی خۆم لایەکم نەخۆشە بەلا ساغەکەم دەیخۆم وەک ئەوەی بزانێ پێغەمبەری خوا لەکوێوە قسە دەکات صلی الله عليه وسلم بەم شێوازە پێغەمبەری خوا بەکردەوە قسەی کردووە حتا لەگەڵ پیرەژنا مەشهورە کافە دەگیات بە تەمەنە پیرەژنا فەرمووی پێغەمبەری خوا مسلمان بووم و شوێن ئەم ئیسلامە کەوتوم و بەڵام تەمەنم پیرە دوعا بکە کە بچمە بەهەشتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە شێوازێک کە پێی دەوتێت دڕکە کینایە فەرمووی ئافرەتی پیر ناچێتە بەهەشتەوە ئەو جاژنەکە سادە بوو خێرا بەڕاستی قسەکەی وەرگرت کە ئەنەما حەقیقەتە دەستی کرد بە گریان ئەی هاوار بە ماڵم شەڵا بە گەنجی بمردمایە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم بانگی کەنەوە دایە گیان جا کە بچیتە بەهەشتەوە بە پیری بچیتە بەهەشتەوە چ تام و چێژێکی تایە بەهەشت هەمووی گەنجە کە ئەڵێم پیر ناچێتە بەهەشتەوە واتە بە پیری ناچێتە بەهەشتەوە بەڵام تۆ خوا فەرمێتی ئینا ئەنشەئناهن ئینشاء فجعلناهن ئەبکارا ئێمە سەر لە نوێدان ئەمەزرێنینەوە و بە کچێتی و کچۆڵەیی گەش و نشونما دەکەنەوانێ ئاوا بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە لە ژیانی سەحابە چۆن ڕەنگیاوەتەوە مامۆستا ئەنیسە سەحابەکانی پێ سەلەم کە پێغەمبەریان بینیوە ئاوا سوحبەت دەکات و قسەی خۆشە و طەبیعیە و یعنی ئێستا میشێک لە مشکلەکانی ئێمە لە ناو مسلمانانە بەشێک لە مسلمانان کاتێک کە گەنجێکە ئیلتیزامەکە مامۆستا ئەبێتە موسیبەت بۆ دایکی ئەبێتە موسیبەت بۆ باوکی
گرژومۆن لە پێشەوەی کە ئیلتیزام کا پێشەوەی کە نوێش بکە کەسێکی ڕووخۆش قسە خۆش سوعبەچی کەچی ئەبێتە شتێکی تر کە تەسەنوعەکە ناتوانێت یعنی ئەوە بێت کە خۆیەتی لەبەرەوە وەزعێکی بۆ دروستە بێت بەڕاستی تەحملی وەزعی خۆی ناکە 6 مانگە ڕوا 7 مانگە ڕوا ساڵە 2 ساڵە ڕوا دوای وەز لە دینداریێنێت یا ئەبێتە کەسێ بەڕاستی ئیتر گۆشەگیر و دوور لە خەڵک و یعنی خزم و کەس و نزیکانی خۆشی بێزارە بن لێ بێتاقەتە بن لێ چۆن ئەمە لە حتا لە ژیانی سەحابە فەرمێ سەحابە ئەوەنە سوعبەتیانە کرد کە دانیشتن یعنی هەبوو ئەکەوە بە پشتان نێتوانێ هەڵسێتەوە ئەوەنە سوعبەت و قسەی خۆشیانە کرد دیارە سوعبەتیش وەکو جەناب لە پێشەکی ئاماژت پێ کرد ئەبێت سوعبەتێ بێت کە بەڕاستی مباح بێت و دروست بێت گاڵتەکردنیە نەبێ بە خەڵک چیسە بەعزێ شت بووە بە سوعبەت کە یەک دنیا پڕە لە غەیبەت و لە قسەی بوختان و لە مهاتەرات و لە گاڵتەکردن بە ئافرەت و بە فڵان و بە فیسار ینی شێوازی ڕنگدانەوەی ژیانی پێ سەلەم لە سوعبەتکردن ناو سەحابە چۆن بوو حەزەکەم لەم قسەی پەیوەی کۆتاییتەوە دەست پێ بکەم دیارە سوبعەتکردن و قسەی خەندە و شۆخی و خەندە ئامێزکردن هاتووە شریعەتی ئیسلام ڕێکی بخە نەک حرامی بکە بۆ نمونە پێغەمبەری خوا دەفەرمێ وەیل للذی يحدث یا يحدث يعني قسە دەکا فيكذب ليضحك الناس درۆ ئەکا بۆی خەڵکی پێ بکەنێ کەواتە درۆ نابێ بەدەم خەڵکیەوە بکەیت ئەم سوک بکەیت و ئەو سوک بکەیت گاڵتەکردنی تێدا بێت و فەرموویەتی لا تحقیر ئەخاک براکەی خۆت بەکەم و سوک مەزانە هەچ کەسێکەیە پیاوە ئافەتە نابێ بە سوک سەیری کەیت و بکەی بە سەرچاوەی گاڵتەجارەتی گاڵتی پێ بکەیت یا هەندێک جار ئەوەیە ترساندن ئەی ترسێنن بۆی بزانن پەرچەکرداریشێ بۆی گاڵتەی پێ بکەن عزیزمان فەرمووی لا يحل لمسلم أن يروع مسلما دروست نییە مسلمانێک کە بیترسێنێ مسلمانێکی تر ڕایچڵەکێنێ بۆەوەی کە وەکو بڵێ گاڵتە ئامێزی پێ بکە هەموو ئەمانە ڕێخستنێکە بۆ کاتی سوبعەتکردن وەگەرنا پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام وەکو وتم خۆی سوبعەتی کردووە تەنانەت لەگەڵ ئەو کەسانەشا کە جوان نایناسێ حتا ئەڵێ ئەعرابیەک دەشتەچیەک خەڵکی لا دێ بوو هات کۆڵێکی زۆر شتێکی زۆری کۆ کردبەوە فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم مشتريكم بو دابين ناكي ككول وباركان بري فرمي ادي بشكا وشتريكي بو ترتيب كان كابراوتي وماذا افعل بالناقه اي بيغمي يخا من شيب كم بشكا وشتر بيغمي يخا فرمي وهل يليد الا النوق مقر هل بشكا وشترني يعني دسي انكر بيكانين وشتريك يا مو هنا وباركان مباركه وایلی هاتۆ تەنانەت سەحابەش لەگەڵ پێغەمبەری خوایە سوبعەتی کردو عەلەیهی سەڵات وەسەلام وەکو یەکێ لە سەحابەکان عەوفی ئەشجەعیە لە یەکێک لە غەزاکاندا خێمەیەکی بچکۆلەیان دروست کردبوو پێڵێن قوبە بۆەوەی کە سەرما بە تایبەتی گەرما پێغەمبەری خوا نەگرێتەوە عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام قوبەکە زۆر متەواضع بووە پێغەمبەری خوا زۆر خاکی بووە هەر ئەوەنە قوبەکە وا بووە کە ئەندازەی نەفەرێ بە ئیساحەتیایە بێ گە دوو نەفەر بن شوێنەکەیان تەنگە بێ لەو کاتەیە عەوفی ئەشجەعی ئەچێ بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاچێتە ژوورەوە پێغەمبەری خوا فەرمێ فەرموو عەوفیش کەسێکی کە تەوزل بووە باڵا بەرز بووە فەرمێتی ئەی پێغەمبەری خوا ئەدخول ئایا بێمە ژوورەوە پێغەمبەری خوا فەرمێتی بەڵێ فەرمی ئایا هەموو بێمەژوورە یا هەندێکم بێمەژوورەوە مەفەستەوەی هەرسەرم بێن مەژوورەوە یا بە تەواتی بێمەژوورەوە ئەفەرمی پێغەمبەری خوا دەستی کرد بە پێکانین فەرمی هەرچێکە کردووە خۆ خزیانە ژوورەوە یعنی حتا ئەو سەحابەیە لە کاتی جەنگا بووە قوبەیەکیان بۆ داناوە لە پشتەوە بۆی ئاگاداری لە سوپاکە بێت چیە کاوچی ناکە لەو کاتەشا ئامادە بوون کە بە هێندە میزاح و قسەی خۆش بکا بۆ هاوڕەکانی یا هاوڕەکانی قسەی خۆش بکەن بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و لەسەرەوەی کە هەندێک کەس بە حساب پابند دەبێ بە نوێژ و ڕۆژوو ئەوانێت وشکە ساڵیەک لێی ڕوئەدا لە مامەڵەکردنە هەر شتێک نابێ ئەڵێ حرامە ئەسڵ وایە حرامەکان دیاری کراوە قل تعالوا ئەتلوا ما حرم ربكم ئەوەی خوا حرامی کردووە بە چەند ئاەتێک دیاری کراوە بۆیە لە حەدیثە ئەفەرمێ لكل عمل شرة هەر کردەوەیەکە ئینسانێکە توندیتێکی تایە ولكل شرة فترة هەموو تونگیریەک شلبوونەوەیەکی تایە فمن كان فترته إلى سنتي أوي هي من بويا واني وتيجي جديد ودس سنتكي من واني هي من بونا كي رويشت فقد اهتدى أورين ما يراسقيني كدوا بويا من مسلمانم كرون خوش ببرامبر بدايكو باوكم بويا من بابندم
ڕوم خۆشە لە نوێژەکانمان ڕوم گەشە لە نوێژەکانمان ڕوم لە قیبلەیە ڕوم لە خوای گەورەیە سبحانه وجهت وجهي للذي فطر السماوات والأرض ڕوم لە خوای گەورەیە سبحانه وتعالى ڕووی دڵم لە خوای گەورەیە بۆ ئەوەیە کە ئەو نورم پێ بێ بەو نورە مامەڵە لەگەڵ دنیا لەگەڵ دینە لەگەڵ بازارە لەگەڵ خەڵکە لەگەڵ ژیانە لەگەڵ ژینگەیە لەگەڵ دەوروبەرا بکەم مسلمان يعني ئەین ئێمە وەکوتم تەبەسومک فی وجهی ئەخیک صدقة بەرامبەر بە تۆ پێ بکەنم بە سەدەقە و عیبادەت بۆم حسێبە ئیتر بەرامبەر بە مناڵەکانی خۆت عیبادەتە بەرامبەر بە خێزانت عیبادەتە بەرامبەر بە دایکت باوکت عیبادەتێکی زۆر تۆخ و خەستە بە تایبەتیش لە کاتێکە ئەوان پیر ئەبن بە ساڵە ئەچن ئیتر وەک چۆن مناڵێک پێویستی بەوەیە بە دەوریا بێت ئێمەش پێویست بە دەوروبەری دایک و باوکمان نابین بەم شێوازە مامەڵەی کردووە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام حتا لەگەڵ مناڵە سوبعەتی کردووە ئەنەسی کوڕی مالک زۆر جار خزمەتی پێغەمبەری خوای کردووە عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێتی ئەی ئەنەس بچۆ بۆ بازار شت کڕە پێی چووە هەر دیار نەبوو پێغەمبەری خوا خۆی ڕۆشتووە صلی الله عليه وسلم فەرمێتی ئەی ئەنە زەواج ناچی بۆ بازار فەرمی با ئەی پێغەمبەری خوا ئێستا ئەچم پێغەمبەری خوا فەرمی فەتەبەسەم لە جاتی تووڕەبوون لە جاتی لێدان لە جاتی هاوارکردن دەستی کرد بە پێکەنین بەڕووی کێ بەڕووی ئەنەسدا کە مناڵێک بۆ لەو کاتەدا حتا جارێ ئەنەسی بان کرد وتی وەرە خاوەند و گوێکە ئەنەسیش لی تێک چوو مناڵ بوو جوان نەیەزانی دەستیدا لە گوێکانی ئەوانێ بزانم چی ڕووی داوە ئەنجا پیاوی خوا دەستی کرد پێکەنین فەرمی بۆ هەمومان هەردوو گوێمان نییە یعنی ئەم خەندەیە حتا براکەی ئەنەس کە چۆلەکەیکی بچکۆلەی پێبوو پێوت نوغەیر یا عومەیر ماذا فعل النغەیر ئەڵێ چۆلەکە هەندێک دەڵێن پەپوسلەمانکە بووە هودهود بووە مردار بووەتەوە ئیتر زۆر پێی ناخۆشە بێ دەنگواسە گاتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وڵا چۆلەکەکەی کە لەگەڵ یا بووە و وەکو لەناو قەفەزادا ئەڵێ و خزمە دەکرێ و ئەم شتانە بەم شێوازە بەڵام مردار بووەتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو قیادە و پێشکەوتن و لەو سەرقاڵی خۆیدا ئەم منداڵی لەبیر ناچێت باڵداری ئەم منداڵی لەبیر ناچێت بەڕاستی زۆر گرنگە وەکو ابن حجر ئەفەرمێ ئەم سوبعەت و ئەم دەمە قسە خۆشانش هی پێغەمبەری خوایە مادام هی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم کەواتە سنەتی پێغەمبەری خوایە عليه الصلاة والسلام هەچ کەسێ بەنێتی سنەتەوە سوبعەت کە گەمەیەک پا قسەیەکی خۆش بکە لەناو مەجلیسێکدا ئەوەش بە عیبادەت و بەخێر بۆی دەنووسرێت لەگەڵەمەیە دەڵێ ها یا عومەیر ئەوە چی کردووە نوغەیر بۆی کە ڕۆیشت و ئادەی چییە کرد ئادەی بەم بڵێ ئەیش پێی خۆش بوو لاسای ئەم باڵدارە بکاتەوە حتا لەگەڵ منداڵێکە ئاواهی بووە ماوەسا ئەمە ئەسڵ لە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە لە سیرا هەیە بۆیە ون نەبووە يعني ماذا فعل النغير يا عمير ماذا فعل النغير يعني بۆ لە سیرا ئەنووسرێ ئەگەر جەوهەری ئیشی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕعایەتکردن و دڵنەوایی و سەماحەت و لێبوردن و خۆشەویستی و مەحەبەت نەبوایە ئەمانە لە سیرا نەقڵ ناکرا لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر وردەکاری هەیە کە نەقڵ کراوە بۆ ئێمە یعنی پێمان سەیرە پێغەمبەر صلی الله عليه وسلم خەریکی ئەمە بوو بێت یعنی تۆ پێت سەیرە وەکو جەناب تەفەرمووی پیاوێکی گەورە فەخری کائینات هەیە ترەوە بڕێتەوە کە بڵی فەخری هەموو بوونەوەرانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام چێ لە مناڵێکەیە کە باڵندەیەکی ون بۆ یاخود عەزیەتێکی پێگەیشتووە کە ئەسڵ لێرە ئەوەیە دڵنەوایی بەشەر پێغەمبەرێک کات ئیسلامێک کات موسڵمانێک کات چۆن ئەم دڵنەواییە چۆن ئەم ڕەحمەتە لە ئێمە ون بۆ ئێستا یەکێ لە کێشەی ئێمە کە سەیری کۆمەلگای ئێمە بکەین بەداخەوە شکاندنەوەی مناڵ شکاندنەوەی مێرد مناڵ شکاندنەوەی گەنج بەداخەوە تەنانەت شکاندنەوەی مناڵ لە قوتابخانە لە خوێندنگا کە شتێک نازانێ ئەشکێنرێتەوە حتا لەلای ئێمە گەر کەسێ ڕەنگی تۆزێ ڕێک نەبێت ئەشکێنرێتەوە چەند کەسەیە بە سوورە ناوبانگەکرێت کە چەند کەسێکی تر هەیە بەشێکی تر ناوبان ئەمە یەکێکە لە هەڵە گەورەکان کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵنانی خەڵکی کردووە بەوەی کە ناو و نازناوەکانی ڕوون کردوتەوە هەتا ئەم کەسە ئازابێ لە یەکێک لە سەفەرەکاندا کۆمەڵێ باری زۆریان هێنابوو شتیان هێنابوو بوخچەی زۆریان هێنابوو وتیان ئەمە کێ هەڵێگرێ وتیان وەڵا سەفینە هەڵیەگرێت ناوی کەسێک بوو گەنجێک بوو ناوی سەفینە بوو سەفینەژی عنی کەشتی ئەو جادوایی کە شتەکان کۆکرایەوانێ پێغەمبەری خوا ڕووی تێکرد عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی ئیحمەل ئینەما ئەنتە سەفینە ئادی هەڵیگرە شێرە کوڕە ئەو خۆ تۆ کەشتیەکی گەورەی ئەفەرمێ ئەو بارانە قسە سەر شانم لە ژیانما بار لەسەر شانم ئەوەندە سوگ نەبووە یعنی ئەم قسەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەم وەکو بەرەکەتێک هەم وەکو گڕوتینێک هەم وەکو هەڵنانێک لە جیاتی ئەوەی کە هەندێک کەس بەناو نییە ناوەکەی گاڵتەجاریکە بە گاڵتەجاری بۆی کە خوای گەورە فەرمێ لا یەسخەر قەوم من قەوم
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردوێتی بە هەڵنان کە تۆ ئازای کە تۆ مردی حتا فەرمێ باری وشتێکم لە خۆم نابوو هەستم پێ ناکرد ئەو نەخۆش بوو کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم منی بە کەشتێکی گەورە ناو بدەن کرد هەستم کرد کە هێزم هەیە توانام هەیە گەورەیم هەیە پیاوێک هاو ڕەنگی سوور بوو سوور هەڵگەڕا بوو کە سەیرێکی کرد پێغەمبەری خوا فەرمووی یا ئەبەل وەرد یعنی باوکی گوڵ لە لای خۆمانەڵێ هۆ کاکە گوڵ تعبیری کوردەواری بە کاکە بانگ ئەەکەین فەرمی هۆ کاکە گوڵ ئەم کابرایە ئەگەشایەوە لە خۆشیە چونکە چی پێوتراوە چونکە گوڵی پێوتراوە بۆیە بەڕاستی هەڵنانێک خەندە و خۆشیە کە هەڵنانی تابێ کە بەرزێتی تابێ کە بڵندێتی تابێ پرسیار کرا لە جەریر وتیان ئەکانە ئەصحاب رسول الله یضحكون ئایا هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەناو خۆیانە قسەی خۆشیان دەکرد خەندە ئامێز بوون پێکەنین لەسەر زاریان بوو ئەویش فەرمووی نعم والإيمان في قلوبهم أعظم من جبل بەڵێ بەردەوام خەندە لە ناو دەمیان بوو بەڵێ پێکەنین لەسەر زاریان بوو مژدە بەخشێتی لەسەر دەم و چاویان بوو بەڵام ئیمانی ئەوان قرس و سەنگینتر بوو لە کێوەکان و دەی فەرموو لە ئیکتریان پرسی کە ئایا ئەوان هاوڵان پێکەنیون فەرموو بەڵێ لە ناو یەکا بوون پێکەنین هەتا نیوەشەوە هاو ئەو جا بەو پەڕی جددی بوونەوە دەستیانە کرد بە شەو نوێژی و دوعا و پاڕانەوەکانیان حتى لفرمودا هاتوا كأفرمي إن القلوب إذا كره عمية ضل كبيزار بو لشتيك تشينا بينا بونا بيت يعني ضل إسا من كسيك مننا مكتبة كما حمو جاري هر خوين مجاري وابا 5 ساعات 6 ساعات ليرم حست ببطاقتي كم أشما درو لقل من على كان ما قميك كم سيكي خوش كم بود لبر أوي كأم بێزارێتی خۆم کە تووشم بۆ لەوەی کە زۆر لەسەر شێوازێک دانیشتوم ئەو دەقە بشکێنم إن القلوب إذا كره عمية چونکە ئیتر دڵ نابینا ئەبێ شتەکە وەرناگرێت خۆش نابێت ئەی چی بکەین پێغەمبەری خوا فەرمووی چی صلى الله عليه وسلم فابتغوا لها طرائف الحكم شتە ناسکۆڵە خۆشەکان حکمت و داناییەکان پەندەکانی بۆ زیندوو بکەنەوە ببینە زانایکی گەورەی وەکو پیرەمێرد بزانە زۆربەی قسەکانی کردووە بەچی بە شعر بە پەند بە شعر توێتی ڕەحمەتی خوا لێبێ سیر کە لە کاتی خۆیان لەناو کوردەواریە مەشهور بووە لەناو مەجلیسە دانیشتون پیان وتۆ مشاعرە يعني شعریان وتووە هۆراوەیان وتووە هەندێجا وتویانە تەواشیح يعني هاتوون سرودیان وتووە هەر لەناو حوجرەکانە هەر لەناو فەقێکانە هەر لەناو مامۆساکانە بە ئێستەش لەناو مەجلیسەکانە وتارێک دەدەن ئامۆژگارێکی تایە بیری خستنەوەیکی دنیا و قیامەتە ئەنجا دوای یەکێک سرودێک گەڵێ یەکێک مناجاتێکەکە بەشێک لە شەیدا بوون لە ئەوین بوون دروست ئەبێ بەڕاستی بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام تەواو فەرمانی کردووە حتا فەرمێتی ساعة وساعة مەشهورە ڕیوایەتەکەی حەنزەڵە کە ئەچێ بۆ لای ئەبوبەکر سیدیق فەرمێ ئەبوبەکر بەڕاستی من هەستەکەم بووم بە دووڕوو سيدنا أبو بكر فرمي أتدري ما تقول يا حنظلة حنظلة أو تو أزاني علي شيء أزاني منافق يعني شيء دورو يعني شيء يعني الأخوار كافر كان شوية فرمي والله أي أبا بكر كلا خزمت في غمر إخوادام صلى الله عليه وسلم والله كباسي بهشتم بوكا وأزانم لنا وبهشتم كان يا وكل جر قاش مع الله قلي وقابا كم بدستوي برداخا كم بدستوي ولا شرباب خوموا رأي العين بشاي خوم يبينم بوني بنام يكم وكاتك باسی دۆزەخم بووەکە وا ئەزانم بە چاوی خۆم ئەهلی دۆزەخیە بینم لەناو سزا و ئازار و تاوان و گوناهەکانیان چۆن بۆتە ناڕەحەتی بۆیان بەڵام کە دێمە بۆ ماڵەوە لەگەڵ ماڵ و خێزانە گەمە ئەەکەم لە ماڵ پێەکەنم خەندە لێ ئەچمە بازار قسەی خۆشەکەم لەگەڵ هاوڕەکانما وا هەستەکەم ئەوێم لەبیر چوو بێتەوە بۆیە ئەمە بە دووڕووی ئەزانم ئەی سیدنا ئەبوبەکر هەمووی ڕازگۆ هەمووی دڵپاک هەمووی دەستپاک فەرمیوە حەنظەلە والله إنني أجد ذلك دێ وەڵی خۆم نیش وهام بابچین بۆ خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بابچینە خزمەت پزیشکە گەورەکەمان بابچینە خزمەت دەرمان بەخشی دڵەکان بابچینە خزمەت گەشەنەری ڕۆحەکان بابچینە سەر پەروەردەی دڵ و هەست و سۆزەکان بچینە خزمەت ئازیز صلی الله عليه وسلم لەگەڵ حەنزەڵە لەگەڵ ئەبوبەکر چون بۆ خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسەکەی بۆ باسەکەی پێغەمبەری خوا لە خزمەت تۆیە لە دنیایەکە ئەژین قاچمان لەسەر زەوی هەڵبڕاوە ئێمە لەناو بەهەشتا ئەژین ئێمە لەناو ناز و نیعمەتەکانی ئیمانە ئەژین لەناو باخ و باخاتە ئەژین بەرو بۆ مەکانی بەهەش بە چاوی خۆمانە بینی هەرەوە ماوە تامی بکەین بەڵام کاتێک ئەڕوینەوە ماڵ کاچینەوە بازار شتێکی ترەکەین شتێکی ترە بینین حاڵێکی ترمان هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەمە دووڕوویی نییە ئەی حەنزەڵە ئەی ئەبا بەکر
إنها ساعة وساعة أما كات تا كاتا تۆ بێ چەند کاتێک تایبەت کەی بە عیبادەت و پەرستش ئەمە خواردنی ڕۆح ئەڕۆیتەوە ماڵەوانێ خەندە و خۆشیەکەی ئەمە خواردنی هەست و سۆزە نانە خۆی ئاوە خۆی ئەمە خواردنی جەستەیە شریعەتی ئیسلام هاتووە مرۆڤ هاوسەنگ بێ لە ژیانیدا نابێت وەکو هەندێک فیکر و فەلسەفە و ئاین ئەڵێن ئەبێت جەستە بپوکێنی تۆ لەبەرەوەی ڕۆح گەشاوە بێ ئەبێ جەستە ببەسیتەوە بۆی ڕۆح ئازاد بێ لە شریعەتی ئیسلام هەشتی وهەمان نییە هەندێک گەڵێن حوس حاڵ خۆت مەشۆریتە دوعا و قبوڵە لا ئێمە بە هەفتەیەک خۆت نەشۆری گونەهباری ئەبێ هەموو هەفتەیە جەسەد خاوێن کەی چونکە عقلی سەلیم لە ناو جەستەیەکی سەلیم و ساغدایە چونکە عیبادەتی ڕاستەقینە لە کاتی لە ساغێتی و تەندروستیدا تام و چێژی زیاترە هەر لەبەرەوە بێ مرۆڤ هاوسەنگ بێ بڵێ وەکوتم لەو پەڕی جددی بوونا بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام گەمەیشی کردووە بەڵام سبعەتیشی کردووە حتا سەحابەیەک هەبووە فەرمێ کان یضحك النبي صلی الله عليه وسلم واتە قسەی خۆشی بۆ پێغەمبەری خوا کردو عەلەیهی سەلام قسە پێکەنین ئەی خسۆتە پێکەنین حتا لە هەندێک ڕوایەتە دەڵێت ئەم سەحابەیە ئەم کەسە تووشی گوناهی ئارە خواردن بوو فەرمووی هەرێکیتان چەپۆیەکی کلێکێشن لە ڕوایەتە کاڵێ هەرێکی شتێکی بەدەستەوە بۆکو پشتێنێکی کوردەواری خۆمان نیتاقە یا ئەوەی کە کرێتە سەر حەگاڵێک توێتی ئادی پیای بکێشن ئەمە عقوبەکەی بۆیە چونکە عقوبەکەی تحدید دیاریکراو نییە هەندێک دەڵێن هەشتا قام چێە هەندێک لەن شتێکی ترە هەندێک لەن پەیوەستە بە سیاسی شەرعیەوە بەرحاڵ جێگەی قسە و نەزەرکردنە یەکێک لەویا قسەی ناشرینی پێڵێ ئەڵێ ئەی ئارە خۆری بەد پێغەمبەری خوا فەرمێ عەلەیهی سەلام بۆ وای پێ دەڵێ والله ئەوەی ئەو بناسم كان يحب الله ورسوله والله خوا پێغەمبەری خوای خۆشەوێ بەس دەوەچێت تەمەنی 40 ساڵ بێ 20 ساڵ عارە بخواتەوە بە ئاسانی بۆی تەرک نەکرێ غەڵەتێک کردوێتی حتا فەرمێ دواتر قسەی بۆ پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا نەیاوە لە ڕووی عارەقە خواردووە سەدێتەوە بەلای من قسەی خۆشەکەی ناتوانە بینم شتی وها نەبووە فەرمێ كان يضحك النبي يعني بەردەوام ئەمەی لەگەڵ پێغەمبەری خوا دەکرد صلی الله عليه وسلم قسەی خۆشی بۆ پێغەمبەری خوا دەکرد ماوەسا ئەو سەحابەی کە باست کرد کە ئەچێتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وازم لە مەکەی شابووە کە حەسێ بۆ کرد فەرمێ والله منیش هەمان حاڵەتم هەیە کاش نۆ خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ساعة وساعة وساعاتێک وایە وساعاتێک وایە ئێمە ئەم جۆرە قودوانە یعنی ئەوانەی کە قوتابی مەدرسەیەکن مامۆستایەکن نەهجێکن ڕەوتێکن جاری وا هەیە بەشێکیان طبعا هەمووی وانە بەشێکیان ئەم جورئەتەیان تیان نییە بگەڕێنەوە بۆ لای مامۆساکە بڵێن مامۆسا کاکەمەش حەزمان لە دنیایە تۆ بۆ سەری دنیا لێ هێناوەتە یەک لە ئێمە یعنی ئەمەیان بە پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی ڕۆحیان ئەمەی بە پێغەمبەر صلی الله عليه وسلم یا رسول الله ئەگەر ئەمە دینە ئێمە بەخواوە ئەچینە بازاڕ ئەوەمان لێت ئێستا چی بکەین یعنی حالەکە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام ئەمە ئێمە زۆر جار تەسکمان کردوتەوە لەوە کە بەڕاستی ئەمەیە فکری توندڕەوی دروستەکات ئەمەیە بە فکریش و بە ممارەسەیش حاڵەتی توندڕەوی پەرەپی ئەدات مشکلەکە ئەوەیە ئەم کەسە لەکوێ ئاتەقێتەوە لە فەیسبووک ئاتەقێتەوە بە جوێن و بە قسەوتن و بە مهاتەرات و حل بۆ مسلمانێک یەک تۆ لەو جیاوازە جوێنی پێدا کافریەکە فاسقیەکە مبتەدیعیەکە ئەوەی لێکە حتا دوایی کەواتە ئێمە نەهجی پێغەمبەر و سنەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم نەگرتووە کاتێ منفەز و دەرگاکان بۆ خەڵکینەوە تا پرسیار بکە تا قسەکانی دڵی خۆی بکە تا حاڵەتە طەبیعیە سروشتیەکەی ئینسانیەتی خۆی دەرببڕێ تاوەکو ئینسان مامەڵە بکە دینداریش بێ لە هەمان کات گەنج بووە گەنج هاتۆ دای پێغەمبەری خوا فەرمێت یا رسول الله ئیذن لی بالزنا ئەی پێغەمبەری خوا ئیزن دەی زینایە بکەم ئەوجا پێغەمبەری خوا هێمنی کردوتەوە قسەی بۆ کردووە تۆ ڕازی نابی خوشکە زینای پێ بکرێت دوعای بۆ کردووە دوای فەرمی والله کە هاتم بۆ لای پێغەمبەری خوا دەستێنێ بەسەر دڵیان بڵێ اللهم حصن فرجه وطهر قلبه واغفر ذنبه دوعای بۆ دەکا فەرمی والله شیرینترین شت بەلامەوە دایان پێسی بوو دواتر کە پێغەمبەری خوا دوعای بۆ کردم قێزەوەترین شت بوو بەلامەوە یعنی ئەوەندە دڵفراوانی پێداون و نایشارمەوە لەوە چێ خەتای هەندێک لە مامۆسایانی تابێ هەندێک لەو بەڕێزانی تابێ کە دەعا و داعین قسە دەکەین با نمونەی واقعی بگەڕینە چونکە ئیسلام بە واقعی ژیانی خۆمان بێت لەگەڵ دوو هاوڕێمە هەر لە ناو ئەم شارەیە قسەیەکی خۆشمان کرد دەستمان کرد بە پێکەنین دەستمان لە تەکسیەک ڕاگرت وەستا و هێشتا پێکەنینەکە بەسەر لێومان و دیار بوو سوار تەکسیەکە بوون و پێکەنینەکەشمان هەر بەدەوام بوو کابرای سایق لایەکی تێکردمەوە مامۆسا بۆچی پێکەنی وتم وەڵا قسەیەکی خۆشی کردەوە مامۆسا بە قسەکەی ئەو پێکەنین تین ئێوە ناڵێن ئەبێ هەر بگری ناوێ قەت پێ بکەنن وتم وەڵا قەت وام نەبووتەوە تۆ شت واو لە من بیستۆتی نا ئاخر مامۆسایان واڵن وتم لەوە چێ تۆ حاڵی نەبووبی
ناکرێ هەموو ژیانی ئێمە هەر پێکەنین بێت. خوای گەورە دەفەرمێت فەلیەضحەکوا قەلیلەن، یعنی ژیانی دنیا ئەبێت تۆ هاوسەنگیت هەبێت، یاریکردنمان سنووردار بێ، سەیرانمان سنووردار بێ، پێکەنینەکانمان لە شوێن و جێگە و پێگەی خۆی دابێ. ناکرێ هەموو کەسی وا هەیە 10 ساعات بە دیار فەیسبووکەوەیە، 10 ساعات بە دیار تەلەڤیزیۆن و ئەنتەرنێتەوەیە، ژیانی خۆی نەماوە. ناخەوێ شەو تا بەیانی ئەمە تێک چووە، ساعی بایۆلۆجی تێک چووە، ژیانی خۆی تێک چووە، خێزانی تێک چووە، هەموو شتەکانی خۆی تێک داوە. دوایی تا گەشتنە شوێنی خۆمان لە سیارەکەیە بۆم ڕوون کردەوە کە بەڕاستی ئەمە دنیا شریعەتی ئیسلام قسەی خۆشی تایە. ماوسە بەشێک لە مشکلەکانی ئێمە ئەوەیە ئێستا بۆ منش ئێمە منهەجی پەروەردەی مناڵ لەگەڵ گەورە لە ئیسلامە جیا ناکەین. ینی ساوەی کە بڵین من باسی جەهەنم بۆ گەورەیەکەکەم، هەمان شتیش بۆ ئەو مناڵە باسەکەم کە لە کاتێکەوە پێویستی بە باسی جەهەنم نییە. نابێ ئەم بترسێن بە ئاگری جەهەنم، جارێ وەختیەوەی نێت تۆ باسی جەهەنمی بۆکەی. یعنی ئەو نەهجەمان لێ تێک چووە کە پەروەردە بەڕاستی ئەسڵی پەروەردە چۆنە و چۆن لەگەڵ خەڵکە ئەدوێ قسە ئەەکەی. حتا جاری وا هەیە نەسیحەتکردن بۆ مناڵ زەمکردنە باش نییە، تێکدانیەتی چونکە ئەو پێویستی بە یاریە. لە بەعزی حاڵەتی زۆرە بەشی هەرە زۆری ژیانی مناڵ پێویستی بە یاریە، کەمێک پێویستی بە بەعزێ دەرسەیە کە تۆ پێی بڵێ ئەویش غیر مباشر ئەنا دەرسی پێناڵی. سەوتا لە ئەوروپا کە بەشێک لەوە بەڕاستی سەرکەوتوو ماوەسە لە نەهج و پەروەردەی مناڵە، یعنی بەشێک لە شتەکان کە خەڵک فێرەکەن بە عەمەلی فێریانەکەن. حتا لە یابان ئاچێ کابرا مناڵ فێرەکەن لە مەکتەبەکانە کە چۆن مانگا بدۆشێت کە ئەو سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆیە مناڵمان پێ فێرکردایە. کەواتە زۆر شت هەیە تۆ لە ڕووی عەمەلی و فێریەکەی نەک لە ڕووی نەزەریەوە و مێشکی پڕ بکەیت و لە کاتێکە ئەو وەری ناگرێت، دەرسەکە وەرناگرێت بۆ جۆرە. ئێمە بەگشتی دەبێت هەندێک شت هەیە لە سۆنگەی پەروەردەوە، چونکە بەڕاستی ئێمە شتێکمان هەیە لە ئیسلامان، نظامی عیبادیمان هەیە. زۆربەی خەڵکمان لە نظامی عیبادی ئەزانێ، بڵێ ئیسلام چڵێ نوێژ و ڕۆژوو زەکات و حەج. نظامی ئەخلاقیشمان هەیە، ئادەی چەند ئاگادارین لە نظامی ئەخلاقی. نظامی تربەویمان هەیە، نظامی تعلیمیمان هەیە، جگە لەوەی نظامی عەقدیمان هەیە و نظامی معاملاتمان هەیە، نظامی مالیەمان هەیە و نظامی قەضامان هەیە. لە شریعەتی ئیسلام پڕێتی لە نظامی جوان جوان، بەڵام ئێمە بەداخەوە نەمانتوانیوە پێی بدەین بە هەموو ڕووگەکانی تری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا علیه الصلاة والسلام بەردەوام ڕووی خۆش بووە. سەحابەیە فەرمێت ما ڕەئانی ئیلا تەبەسەم، هەر پێکەنی. سەحابە هەبووە گەیشتە ئاستێک ئەو نەک گەمە و یاری کردووە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بڕۆ هەندێک لە کتێب و مسنەدەکانە هاتووە، ئەفەرمێ ئەڕۆیشتە بازار سەحابەکە، ئەی بینی هەنگوین هاتووە، ئەی بینی بۆ نە حەڵوایەکی خۆش هاتووە، ئەی فەرموو ئەم حەڵوا خۆشە گوناحە پێغەمبەری خوا لێی نەخوا. ئاخر چۆن ئەم شتە خۆشە هەبێ و پێغەمبەری خوا لێی نەخوا؟ ئادەی کاکە زەحمە نەبێ بۆم کێشە یا بۆم بپێوە، ئەیتر بە پێی سەدەمی خۆی شتێکی هێنا و جا چوو بۆ لای پێغەمبەری خوا، پێغەمبەری خوا وەڵای ئەم شتە زۆر خۆشە، حەزم کرد دەستمان دەرنەچێت جەناب لێ بخۆی. ئەو جا پێغەمبەری خوا عەلەیهی سەلام گوت دەستە خۆش بێ لێ خوارد جای فەرموو ئەی پێغەمبەری خوا باش شتێکیشم لێ بیر نەچێ تەشریفت بڕۆ پارەکەی بدە چونکە پارەم نەداوە. چەند جار ئەمە ڕووی داوە. حتى ڕیوایەت هەیە فەرمێت دەشتێک هات بۆ پرسیارکردن لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، وشترەکەی بەس لەبەر دەرگایە. هەر ئەم سەحابەیە کە ئەمەی کردبوو ئەڵێ کەسێکی کرد دیارە وشترەکەی لەوە چێت پیر بوو بێ و ئەمانە شمشێرێکی هێنا بە ملی ئاسەری بڕی. کۆمەڵی خەڵکی نەوتی کاکە با گۆشت تێ بنین و پێغەمبەری خوا میوانی هەیە صلی الله علیه وسلم. ئەو جا دوایی دەستکرا بە گۆشتوانە وتیانەوە چییە و دەنگە دەنگە؟ کابرا هاتە دەروتی و کا وشترەکەم دەستیان کرد بە هاوارکردن کورە وشترەکەم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی ئەوە چیتان کردە وشترەکەی؟ کابرا فەرمی پێغەمبەری خوا خۆت هەین دەمێکەیە تۆ گۆشت نەخواردووە میوانیش هەیە، وتم با ئەم وشتە سەر ببڕم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستی کرد بە پێکەنین، زانی کە ئەمە هەر ئیشی ئەوەیە پەنگەنێتەوانێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بڕۆن وشترێکی باشتر بێنن بۆ کابرا بەڕێی بکەن و ئەوەش بەسەر فەقیر و هەژاردا تەوزیع بکەن. یعنی بزانە گەشتە چ ئاستێک تصور ناکەی. یعنی ئەمە دنیایەکی زۆر سەنجڕاکێشەرە کە چۆن هاوڵان هەر هەمویان باوەڕت بێ ئەوەندە پێغەمبەری خوایان خۆش بێ صلی الله علیه وسلم، بە دڵی پاکی، بە خەندەی سەرلێوی، بە وتەی شیرینی، بە مژدە بەخشینی وای لێ هاتبوو هەمویان گیان و ڕۆح و کیانی ئەوان پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم. کە خوا شایەتی بۆ دافەرمێ النبی ئەولا بالمؤمنین من ئەنفسهم. پێغەمبەری خوا لە دڵسۆزیدا صلی الله علیه وسلم لە پێشترە بۆ باوەڕداران لە خودی خۆیان. من چەند نەخەمی خۆمە خۆم، ژیانی خۆم، گیانی خۆم، قیامەتی خۆم، پێغەمبەری خوا سەد ئەو نەخەمخۆری من بووە. ئیتر بزانە چۆن بە چ ڕوویەکی خۆش. سەحابە هەبووە فەرمێت شەوێک بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام سەری لە خێمەکە دەرهێنا، منیش هەرەسایەتی مەکرد. لەو کاتەدا مانگە شەو بوو،
ئەوەندە خەندە ئامێز بوو پێغەمبەری خوا فوالله لكان أجمل من القمر والله لمانگی چواردە دەم و چاوی گەشتر و ڕووناکتر و شیرینتر و گەشاوەتر و خەندە ئامێزتر بۆ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم حتى پێت بڵێم ئایا ئەزانی کە کۆتا ساتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام خەندە بۆ ئومەتەکەی پێشەوەی بمرێ خەندە بۆ ئومەتەکەی کە آخر جار نوێش کرا ئەبوو بەکری سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ پێشنوێژی دەکرد بۆ خەڵکی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم پەنجەرەی ماڵەکەی درگای ماڵەکەی لەسەر مزگەوت بوو کە پەردەکەی لادا و لایەکی درگاکەی یا کردەوە دەفەرمێت سەحابەکان هەستیان پێکرد چونکە لە پێشەوە پێغەمبەری خوایان دەبینی صلى الله عليه وسلم ئەفەرمێ فضحك فيهم دەستی کرد بە پێکەنین کە ئومەتەکەی خەریکی نوێژن دەستی کرد بە خەندەی خۆشی ناو دڵی دەربڕی کە سەیری کرد خەریکی کوڕنوژ بدەنن ئەبوبەکر سیدیق خێرا هەنگاوێکی نابچێتە دواوە بۆ ناو سەف بۆ ئەوەی پێغەمبەری خوا بێتە پێشنوێژی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام بە خەندەیەک و ئاماژەی بۆ کردن فەرمی بەردەوام بن لەسەر نوێژەکەتان دەفەرمێت دوای ئەوە کە ڕۆشتەوە ماڵ ئیتر جایتر نەمان بینیەوانێ بەگریان و ئەوەی خاتوو عایشە و وەفاتی کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم